فەڕەنسا لە چوارچێوەی سزاکانی ئەوروپا بۆ سەر رووسیا کڕینی نەوتی ڕووسیایی بایکۆت کردووە. لە بەرامبەردا نەوت لە هیندستان دەکرێت کە وڵاتەش لە رووسیای دەکرێتەوە. باپی راپۆرتێکیش رووسیا بەشێکی زۆری نەوتەکەی بە هیند دەفرۆشێت. باپی راپۆرتێکی ژمارەی کە ئاژانسی بلۆمبێرگ بڵاوی کردوتەوە لە مانگی 5 ئەمساڵدا رووسیا بڕی 19 لە سەدی نەوتەکەی بە هیندستان فرۆشتووە و هیندستانیش بەشێکی ئەو نەوتەی با فەڕەنسا فرۆشتووەتەوە. لە راپۆرتێکی ژمارەیدا کاتیشێک دەخاتە سەرفرۆشتنی نەوتی رووسیا لە پێش دەستپێکردنی جەنگ و دوای دەستپێکردنی جەنگی سەر ئۆکرانیا. رووسیا لە مانگی 5 ئەمساڵدا 19 لە سەدی نەوتەکەی بە هیندستان فرۆشتووە. ئاوکات بەشێکی ئەو نەوتەشی کە هیندستان کڕیوەتی بە فەڕەنسا فرۆشراوە. لە کاتێکدا وڵاتە وەکو بەشێک لە سزاکانی سەر رووسیا ئامادەنیە نەوتەکەی ڕاستەوخۆ لە رووسیا بکڕێت. باپی راپۆرتەکەی ئاژانسی بلۆمبێرگ پێش دەستپێکی جەنگ هەناردەی نەوتی رووسیا بۆ هیندستان سفر بووە. بەڵام پاش دەستپێکردنی جەنگی سەر ئۆکرانیا هەناردەی نەوتی رووسیا بۆ هیندستان گەیشتووەتە 600,000 تا 800,000 بەرمیلی ڕۆژانە. ئەم ڕێژەیەش بۆ چین بریتی بووە لە 180 تا 200,000 بەرمیلی نەوتی ڕۆژانە. هەروەها لە راپۆرتەکەدا هاتووە پێش دەستپێکردنی جەنگ گەورەترین کڕیارانی نەوتی رووسیا هۆڵەندا و پۆڵندا بوون. بەڵام ئەو وڵاتانە لە چوارچێوەی سزا سەپێنراوەکانی ئەوروپا بۆ سەر رووسیا کڕینی نەوتی رووسیان ڕاگرت و پاش جەنگی شاوکێشەکە گۆڕاو. گەورەترین کڕیارانی نەوتی رووسیا بوونەتە هیندستان و چین. بلۆمبێرگ دەڵێت لە پاش جەنگی سەر ئۆکرانیاوە بڕی 19 لە سەدی نەوتی رووسیا بۆ هیندستان دەچێت و هەروەها 6 لە سەدیشی بۆ چین دەچێت. لە کاتێکدا لە پێش جەنگ 17 لە سەدی بۆ هۆڵەندا و پۆڵندا دەچوو. باپی ئەو راپۆرتە سزاکانی ئەوروپا بۆ سەر رووسیا کاریگەری کردووەتە سەر فرۆشتنی نەوتی رووسیا بەڵام نەیوەستاندووە. پاش سزاکانیش رووسیا بەردەوامە لە فرۆشتنی نەوتەکەی بەتایبەت بە هیندستان و چین. مارین لۆپان کاندیدی پێشوو بۆ پۆستی سەرۆکی فەڕەنسا و سەرۆکی هاوپەیمانی گربوونەوەی نیشتیمانی دەڵێت ئەو سزانەی ئەوروپا و فەڕەنسا بەسەر رووسیاندا سەپاندووە زیانی بۆ ئەو وڵاتە نەبووە. لۆپان دەشڵێت با بیانووی سزاوە فەڕەنسا ئامادەنیە نەود لە رووسیا بکرێت بەڵکو نەود لە هیندستان دەکرێت لە کاتێکدا وڵاتەش لە رووسیای دەکرێت. کاندیدی پێشووی پۆستی سەرۆکی فەڕەنسا ڕاشێگاندووە سزاکان نەبووەتە هۆی زیانگاندن بە رووسیا بەڵکو وڵاتەی دەوڵەمەندتر کردووە. رووسیا لە 24 شوباتی ئەمساڵ دەستی بە هێرش بۆ سەر ئۆکرانیا کردو. باهۆی ئەو جەنگەشەوە ئەوروپا و ئەمریکا سزاگەلێکی ئابووریان خستە سەر کەرتی وزە و نەوت و ئابووری رووسیا.